نرخی 1 لیتر بنزین لە جۆری نۆرماڵ گەیشتە 1000 دینار و شۆفێرانیش سەرەڕای نیگەرانبوونیان لە ناجێگیری نرخی بنزین. داواکارن حکومەت ڕاستەوخۆ پاڵپشتی بازرگانەکان بکات و نرخی سوتەمەنی لە 500 دینار جێگیر بکات. بە دووادارچوونم بۆ هۆکاری بەرزبوونەوە یاخود داکشانەوەی نرخی سوتەمەنی کردووە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای سلێمانی. بەپێی ئەو زانیاریانەی کە لە نوێنەری بنزینخانەکانی شاری سلێمانی و دەستم کەوتۆ دەڵێت ئەگەر هەبێت و بنزینی عێراقی بێت کە بە 690 دینارەکە لە هاوڵاتیان و شۆفێران ناسراوە، ئەوە ڕاستەوخۆ نرخی بنزین لە بنزینخانە ئەهلی و بازرگانەکان دادەبەزێت. خۆ ئەگەر وەکو ئێستا هاتنی بنزینی عێراقی دواب بکەوێت، ئەوە ڕاستەوخۆ نرخی بنزینی توجاری یاخود بازرگانی لە بنزینخانە ئەهلیەکان بەرز دەبێتەوە. بەپێی بە دووادارچوونەکانی پەیام و لە هەمان کاتە بەپێی ئەو سەرچاوان حکومانی دەستم کەوتووە هۆکاری نەهاتنی بنزینی عێراقی کە ماوەی مانگێکە درێژەی هەیە و نەهاتووە، هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ کۆمپانیای کاردا گرفتی هەیە و ئامادە نیە نەوتی خاو ئاڕاستەی ئەو کۆمپانیا بکە و ئەو کۆمپانیایە بەرهەمی بێنێ. لەبەر ئەوە کێشەی بنزین لە ئێستادا درێژەی هەیە و ئەمڕۆژ نرخی 1 لیتر بنزینی نۆرماڵ بۆ 1000 دینار بەرز بووە. زەرمەندبوونی یەکەم لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی شۆفێران و لەناو شۆفێرانیشدا چینی شۆفێرانی هێڵە گشتیەکانن کە وەک خۆیان دەڵێن ڕۆژانە هەرچی پەیدا بکەن ئەوە لەگەڵ خۆراوابوون تەواوی داهاتەکەیان ڕادستی بنزینخانەکان دەکەن. هۆکارەکەی بەڵای حکوومەت دەزانێت ژێرمان پڕە لە نەوت و ئەوە تا بنزین بە 1000 دینار دێ وەرە 15 لیتری وەڵا ڕۆژی 30 لیترە سوتێنی باوەڕ ناکەم 35,000 پێ دێ 5,000 بۆ مێنێتەوە بیەم بە تایە بیەم بە ڕۆن بیەم بە بەنز داواکاری وەڵای لەگەڵ ئەم حکوومەت هیچ نەوترێت بێومێدم ئەرەوەڵا بێومێت هەر ئاسان نابێری تەبریدەکە ژەڵکە لەبەر بنزینگرانی بنزینەکە گوارێتی نزمە دیل کۆلەیە فلیمی. بەهۆی پێویستبوونی ئۆتۆمبیل بۆ ڕایکردنی کارەکانی ڕۆژانەیان هاوڵاتیان ناتوانن وەک پێویست بەکارهێنانی ئەو هۆکارەکەم بکەنەوە و ئەو هۆیەوە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی ڕاستەوخۆ کاریگەری نەرێنی لەسەر گیرفانی بەکارهێنەران جێدەهێڵێت. وڵی عەزەشینەکەم بەڕاستی زۆر گرانە بۆ میلەتێ زۆر 1000 دینار سابکە سەمە 30 لیتر دەگە بای 30,000 دینارە 30,000 ئەمڕۆ بە ناڕەحەت بەیابێت تێگەچوە داوا لە حکومەت دەکەین یەک تۆز بێتەوە بە ینی شێر بەم حسابە بەمدا 1 لیتر بنزین بۆ ئەمە قوتە ئەمە بەکو خواردن وایە یعنی ئێساگە جلوبەرگ باگەر شتێک بواە ئاسایی بووە تۆزە گرانتر بووە لەبەرەوەی کابرا من ساڵانە 1 جلە بە قاتێ دوو قاتەکەی کێشە نیە بەڵام ئەمە هەفتانە بێت تێکی ڕۆژانە بێت تێکی ئەم میلەتە بەڕاستی ناڕەحەتە بێەوەی بانی هەرچی بکەڵێ زدی حکوومەتی کوردی کوردەکەی حکوومەتە کوردەکە بۆتە بەڵا بۆمان ئەگەر تورک وایە لەوە چێ مامەڵەکەی وانەکردا عەرەب وایە وانە وایە فارس وایە وانە وایە بەڵام ئێمە بەناوی کوردی خوێن یەکەم بژینەوەیە بەس. شۆفێران گومانیان لە جددیبوونی لایەنە پەیوەندیدارەکان هەیە و پێیان وایە حکومەت کاری لە پێشینەی ڕووتانەوەی گیرفانی ئەوان و هاوڵاتیانە نەک کەمکردنەوەی بارگرانیەکانی سەرشانیان کە ڕۆژانە ڕووبەڕووی ڕووداوگەلێکی سەیر و نامۆی ئابووری و سیاسی دەبنەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.